بە هۆکارێکی نادیار قوتابخانەیەک لە ناحیەی چواقڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین سووتا و زیانێکی زۆری مادی بەرکەوت. ئیدارەی قوتابخانەکەش دەڵێن گومانیان لە هیچ کەسێک نییە. بەڕێوەبەری قوتابخانەکە ئاماژە بۆ دەکات بەهۆی ئاگرەکەەوە هیچ زیانێک بەر تۆماری قوتابیەکان نەکەوتووە. زیانەکانیشی بە نزیکەی 20 میلیۆن دینار مەزەندە کرد. بەوتەی پاسەوانی قوتابخانەکەش ڕووداوەکە کاتژمێر 11 شەو ڕوویداوە. هیچ زیانێکی وای تێدا نییە کە بڵێن مەسیری قوتابیەکان و خوێندکارەکانی تێدا بەندە لەسەری، بەڵکو تەنها شتەکان مادین و کە پەیوەندی بە مێز و قەنەفە ئەو شتانێک کە لە ناو ژوورەکەدا هەبووە دەنا لە سزلی قەیدی عام و بڕوانامەکان و نمرەی قوتابیان و هەروەها تەنان دەفتەرەکانیشیان هەمووی ماوەتەوە و پارێزراوە لای خۆمان و هیچ گرفتێکیشمان نێش. بڕیار بوو تاقیکردنەوەی نیشتیمانی نۆی بنەڕەتی لەو قوتابخانەیە ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ئەو ڕووداوە هۆڵی تاقیکردنەوەکە گوازراوەتەوە بۆ قوتابخانەیەکی دیکە. پۆلیسی ڕاپەڕینیش لەبارەی ڕووداوەکەەوە بێناڕتی وت قوتابخانەکە سووتێنراوە، بەڵام نازانن کێ سووتاندوویەتی و هیچ کەسێکیان لەسەر ئەو ڕووداوە دەستگیر نەکردووە. لەلایەن کەسێکی نەناسۆیان چەند کەسێکەوە ئەگەر بەردراوەتە ژووری بەڕێوەبەری خوێندنگەکە، بەڵام هیچ تۆمارێکی ئەو خوێندنگەیە زیانی پێ نەگەشتووە نەسووتاوە. تاوەکو ئێستا لەسەر ڕووداوە هیچ تۆمەتبارێک دەستگیر نەکراوە، نازانرێت چەند کەسن، بەڵام بۆ ئەمە بەسە ڕێکاری یاسایی گیراوەتە بەر. تا ئێستا دیار نییە هۆکارەکەی نەزاندراوە، بەڵام لە هەموو خوێندنگایان لە زۆربەی شارەکان حاڵەتی لەو شێوەیە ڕوودەدرێت لە کاتێوەی کە کۆتایی ساڵ نمرە دەدرێتەوە خوێندکاران لە جۆرە ڕووداوانە ڕوودەن. قوتابخانەی ئاسۆی بنەڕەتی لە ئێستادا نزیکەی 1000 خوێندکاری هەیە و لە تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەمیشدا زیاتر لە 800 قوتابی دەرچوون. ڕووداوی سووتانی قوتابخانەکەش دوای ئەوە دێت کە 11 ڕۆژان نمرەی وەرزی دووەمی خوێندکاران دراوەتەوە. هەنگاو محەممەد NRT ناحیەی چواقڕنا.